بینەرانی یازی سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز کاکە کوردۆ عەبدوڵڵای شاعیر کە ناسراوە بە شاعیرە سادەکە. ئەمڕۆ باز لە ئەزموونی تاڵی ژیانی ئەوەکەین، باز لە گەڕانەوەی بۆ ناو ژیانەکەین، باز لە هەندێک شتی تایبەتی ئەو ئەکەین. ئەگەر پێی خۆش بێ کاک کوردۆ بەخێر بێ. زۆر سپاس، دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە. سپاسی کەناڵی سلێمانی ئەەکەم و هەموو کامێرەمان و هەموو کارمەندەکان و بەتەبەتی تۆی پێشکەشکاریش. زۆر زۆر سپاس دەکەم. زۆر سپاس کاک کوردۆ، زۆر خۆشحاڵ بووم کە لە نزیکەوە بەڕێستانم ناسی و ئەمڕۆژ گەورەت کردین. زۆر سپاسانەکەم، هەروەها منیش پێی گەورە بووم و زۆر زۆر خۆشحاڵش بووم. زۆر سپاس کاک کوردۆ. حەزەکەم سەرەتا لەوە دەست پێکەم، بە پرسیار دەست پێنەکەم. بزانم ئێستا تەندروستیت چۆنە؟ گەڕانەوەت بۆ ناو ژیان چۆنە بینیت؟ کی هاوکارت بوو بۆ ئەوەی بە تەندروستێکی باشتر ئێمە کاک کوردۆ ببینین؟ زۆر سپاس. وەڵا بەڕاستی هاوکارانم زۆر بووە. بەردەوام براکانم هاوکارم بوون، خوشکەکانم هاوکارم بوون، هاوڕێ نزیکەکانم هاوکارم بوون زۆربەیان. هەمیشەش باسی وەزیری کۆمەڵایەتی کوێستان خانم کردووە، ئەو بە دەرەجە یەک زۆر هاوکارم بووە. سپاسیەکەم لێرەوە. کەسێکیش ئەوەی کە جاری پێشوت باسم کرد ئافرەتێک بووە، ئەویش هەر بە هەمان شێوە هاوکارم بووە. کەسەکان زۆرن، بەڵام بە ئەوەی زۆر تایبەت کوێستان خانی وەزیری کۆمەڵایەتی بوو. لێرەوە سڵاوم هەیە بۆ و سڵاوم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە هاوکاری من بوون. زۆر باشە. کاکە کوردۆ، پێم خۆشە بزانم ئەمە مەسەلەن ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینین، ئەوەی لەناو خەڵکا و قسانە باس ئەکرێکە، بەداخەوە بە شتێکی تر شکانیانەوە بەسەر تۆیە ئەم نەخۆشی. ئەمەی تۆ ئەم بارە نەخوازراوەی کە بەسەر تۆیە هاتبوو، ئەمە نەخۆشی بوو، ئەمە لە زمانی پزیشکەکەشتەوە گوێم لێ بوو کە ئەمە حاڵەتێکی تەبیعیە، مەسەلەن هەمومان معارەزین بۆ ئەوەی مەسەلەن ئەو هۆکارە ناخۆشە بێت بەسەرمان. حەزەکەم خۆت باسێکی کورتی بکە ئەگەر پێت خۆش بێ. وەڵا خۆی ئەمە نەخۆشیە، بەڵام من پێش هەموو شتێک لەبەر ئەوەی هەمیشە ئەڵم لەبەرەوەی عاشق بووم، لەبەرەوەی لەگەڵ ڕێزما درۆ و شێکی ناشرین ئای فێڵیان لێ کردم، لەبەرەوەی ڕازگۆ نەبوون لەگەڵما. شکستێکم هێنا لەو عاشقا، ئەویش لەبەر دڵپاکی خۆم بوو. و دوای ئەوەش ئەمە حاڵەتی دەرونی شتێکی زۆر تەبیعیە. من دکتۆر هەژار عوسمان مەعروف لێرە زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆی و دکتۆر ئەفرامیش، هەردووکیان وتیان ئەمەی تۆ زۆر تەبیعیە. بەڵام لە کۆمەلگای کوردی ئێمە بەداخەوە هەم لە ڕووی تەندروستی و شارەزانین یان شەهادەمان دکتۆرانیە، هەر بۆ خۆمان یەکە و بە جۆرێک ڕای جیاوازەیە. ئیتر بەڕاستی چارەسەری کردم و دوای ئەوەش کوێستانخان کە بنووی چارەسەری بنەڕەتیم بۆ کرا. زۆر سپاسیانەکەم. ئەگەی ناوەکو نەخۆشی بەڵێ نەخۆشیە، بەس ئەو نەخۆشی نەش نییە کە بڵێ بەردەوام ماوەیەکی کاتێ بە عیلاج بەڵێ ئەویش زیاتر زەختەکە لەسەر مێشکە دروست ئەبێت یاخود دەورە و پشتەکەت بەتەنگتەوە نایە. بەڵام لە کاتی ئەو نەخۆشیە دەور و پشتەکەت بەتەنگتەوە هاتن، وەکەوەی کە باسێکی سوپاسی خوشکەکانت کرد، سوپاسی براکانت کرد. بەڵێ، بەڵام مەبەست لە دەوروبەر زیاتر بڵێن ئایلەکەی خۆم بەڵێ بەردەوام لەگەڵما بوون. ئەو کەسانی کە خۆش یەکێک لەوانەی کە خۆشمەویست هیچ لێی ناپرسیمەوە. و دووەمینش هەنێک کەسی کە هەبوو هەر خۆ هاوڕێ و خۆشەویستیش بووە لە لای من، بەڵام ئەو بۆ شێوەیە نەبووە بگرە زیاتریش پێخۆش بووە کە وام لێ هاتووە. بەداخەوە ئەم سەیرە هەنێک کەسێ ئاوا بیر بکاتەوە، مەسەلەن کەسێک کە بیناسی، ئەگەر نەشی ناسی، ینی من پێم ناخۆشە کەسێک بۆ زۆرفە ببینم. من جاوارە گەر ڕۆژە لە ڕۆژان مەسەلەن یەکتریمان بینی بێت، ناسیاوی یەک بین یان لێکتری نزیک بین، بەڵام چی دەیە بۆ ئەو کەسانە؟ چونکەڵەن کاک کوردۆ زۆر دڵیشی ناسکە. من هەمیشە سەرگردنیان ئازاکەم و سپاسیشانەکەم. دیارە ئەڵبەتە ئەویش کێشەیەکی یان لە خۆڕا لا ئیرادی ئەو وشەی وتووە، بەس ئەوەی کە تۆزێک پێم ناخۆش بێت کەسە ناسراوەکان کە خوازیار بوون من هەر لەو بارودۆخا بووم، زۆر جار پێیان وتم تۆ داگیرگەری تیکتۆک و فەیسبوک و ئەمانی ئەوانم پێ ناخۆش بوو، حەزیانە کرد بۆ جۆرە بمێنمەوە. بەڵام سپاس بۆخوا بۆ هاوڕێکان و دایک و خوشک و برا و ئەوانم هاتمەوە و جارێکە
لە خزمەتی هەر بە تەندروستی باش ئەوت بینیم. پێم سەیرە هەنێک کەس مەسەڵە داگیرکەری سوشیال میدیا هەمیشە باس دەوەکرێت کە هیچ کەس نییە و هی هەموو کەسێکیشە، ینی تۆ ناتوانانی مافی خاوەنددارێتی ئەوە بکەیت کە خەڵک چی بڵاوە کاتەوە، خەڵک چی پێخۆشە شێری ئەکا، خەڵک سێری چ بابەتێکەکە، یعنی ئەوە بۆ کەسەکە ئەگەڕێتەوە. تۆ مەسەڵەن ناتوانین ئێمە حکمی ئەوە بکەین کە خەڵک بۆچی شتێکی من بڵاو ناکاتەوە بۆ شتێکی تۆ بڵاوە کاتەوە. تر هەر کەسە مافی خۆیەتی بەکارهێنانی سوشیال میدیا چۆن بەکاری هێنێت. زۆر ڕاستە، بەڵامی ترەوەش پێشتری ژوتم تێگەیشتنی ئەو کەسە خودی خۆیەتی، بەڵامی خۆ من وەکو خۆم خۆشحاڵم بۆی کە شتەکانیشم ئەبەن بڵاویشەکەنەوە، بەڵام زۆر جار ئەوە ناخۆشە کە ناوەکە لێەکەنەوە. لێرەوە حەزەکەم یەشت بڵێم بۆ هەموو هەوادارانی خۆم کە من شعری چەند شاعیرم وتۆتەوە، ئەویش بە هۆکاری ئەوەی یەک حەزیان لە شعرەکانی ئەو هاوڕێیانم بووە و دومینیش معاناتی خۆیانی تیا بۆ هی منیشی تیا بووە. یەکەم بە دەرەجەی یەک کاگەرێم یاسین شعری ئەوە وتۆتەوە هەمیشە لە هەموو بەرنامێک هاوتومە بۆ ئەوی تر هەواداران لە ناو بازاڕ و شت پێم نەڵێن یان زۆربەی کەس بڵێ شعری شاعیرانی کەی دزیوەتەوە، بەداخەوەی منیش زۆر براوە من ئەسڵان هەر باسیشی ناکەم. هەرێم یاسینی شاعیرێ بەداخەوە چاوی ماچەکەم لێرە ئێستا بەجێ هێشتوم و لە دەرەوەی وڵاتە کاک نزار ناشاد شعرێکی ئەوەی باخی گشتی کەوتیان بە سەوتی تۆ خۆشە وتومەتەوە، هەروە بێتەوە کاک جەمال نەورۆڵی شعرێکی ئەویشم وتۆتەوە و زۆر سپاسی هەرسێکیانەکەم ئەیانتوانی لە وەزارەتی ڕۆشنبیری داوام لەسەر تۆمار بکەن بۆ هەموو هەوادارانم بۆی دڵنیابن ئەو سێناوەیە ئەوە هاوڕێکانمە کە شعری ئەوانم وتۆتەوە ئەتوانن پرسیاریش لەو سێ شاعیرە بکەن کە کوردە شعری هیچ کەسێکی کە ناڵێتەوە. پیان خۆش بە ئەو شارانت وتوەتەوە، ئەنی خەڵک لەسەر داواکاری مەسەلەن هەنێک کەس کەوتوانە بەدەنگی تۆ خۆشە ئەو شاعرانی ئەو شاعری کە باست کرد پیان خۆش بە کە تۆ شاعرەکانی ئەوانت دوتوەتەوە بە دڵنیاییەوە بەس لای خەڵک وانە لای خەڵک لەگە ڕێزمە چوون بە کاک ئیسماعیل خوماڵیانوت و بە کاگەرمیانوت و بە کاک نزاریانوت و کاک نزار هەستێکیان بەڕاستی وەک برا ئێمە هەر برایشین خۆشم تەلەفۆنم لەگەڵا کردوون تویانە کاکە شعری ئێمە تۆ ئازادیت. بە تایبەتی کاک جەماڵوتی تۆ ئێستا باش بوویت ئەمێ ئەو پەڕی هاوکاریت بکەم کە تاکو نەچیتەوە حاڵەتی دەرونیەکەی کات، بەڵام لای من شتێکی کەیان وتبوو بەڕاستی خەریب و من دڵم عاجز بێت وتم ئەو برادەرمە لا خۆی هاوکاری شتەکەم وا وەرنەگرێت تا تەلەفۆنمان کردوە یەکەوە وە کاک هەرێم یاسین بە هەمان شێوە کاک نزار وتم ڤیدۆ ئەەکەم پەیام ئەگەیەنم بڵاویەکەمەوە نزار ناشاوتی نەخێر من قبولی ناکەم ئێمە شەو ڕۆژ بەیەکەوەین ماڵی خۆتە منش لێرە چای هەرسێکیان ماچەکەم و زۆر سپاسیانە. کاک کوردۆ پێم خۆشە بزانم ئامۆژگاری چێ بۆ ئەو کەسانی کە وەکو بەڕێزت مەسەلەن شۆکێکیان بەسەرایە حاڵەتێکی ناخۆشیان بەسەرایە ئیتر ینی لە هەموو شتە دوور ئەکەونەوە لە ژیاندا ئەبڕێن هەمیشە بازەوەکرێت کە ژیان یەک دەرفەتە و جوانە و مەسەلەن لەبەر هەر هۆکارێک بێ ئەمە ژیانی خۆمان ڕەش نەکەین بۆ هیچ شتێک. بزانم تو ئامۆژگاری چێ بوو کەسانی کە بە حاڵەتێکی ناخۆشی دەرونیاتی ئەپەڕن؟ لێرەوە من سڵاوم هەیە بۆیان پێش هەموو شتێک و پێیان نەڵم هیچ شتێک لە ژیان زەحمەت نییە، هەموو کەوتنێک هەسانەوەی لە دوایە. دیارە ئەو بۆیە واژەڵم هەمویان ڤیدیۆ پێشتری منیان بینیوە کە ئێوت ئەم کوردۆی لێ دەرەچێتەوە، بەڵام دڵنیاش بن لەوەی تێڕامانی ئەسپێک هەسانەوەی لە دوایە. منیش وەک تێڕامانی ئەسپێک هەستامەوە هیوادارم هیچ شتێک قورس نەبێ بەلایەنەوە چارەسەر هەیە لە هەر بار و دۆخێکا بوون چارەسەر هەیە و ئیرادەش خۆشیان زۆر زۆر زەرورە ئیرادەی خۆت لە پێش چارەسەریشەوە کە ئیرادەت هەبوو دەور و پشتیش بەڕاستی زۆر تەئسیر ئەکات ومێدەوارم هەمیشە دڵخۆش بن. زۆر باشە ئەگەر پێت خۆش بێ بە گوێمان لە پارچێ شاری بەڕێستان بێت چیت بۆ ئامادە کردوین ئەمەکەی نووسی وتە بەسەر چاوەڵایەمانە تازەن. باشە پێش بەرنامە وتت ئەمە دوای ئەو شۆکەیە حەزەکەم تە گۆڕانکاریە بکەم لە ژیان مەبزام هیچ لەو بابەتانت بۆ ئامادە کردو؟ باشە بامەیان بڵێن ئەمەیان ناوی چییە؟ ئەم بەرنامنیشانی گلەیە. باش گلەی گلەی بێنە هەواڵێکم دەپرسی نەوەک جاران نامەیەکم بۆ دەنێری گوڵم ئاخر چی ڕووی داوە وا تەنیایی هەڵەبژێری هەر تۆ تەنیا نابی گیانە منیش تەنیا دەمێنمەوە تکا دەکەم ئازیزەکەم
پەشیمان بە زوو بێرەوە پەشیمان بە زوو بێرەوە پێشکەش گلەی لە کێکیت؟ پێشتر ئەو گلەیمە کرد ئێستا گلیم نەماوە ئێستا گلەی لە کەس ناکەیت؟ نا ئێستا گلەی هەمیشە باز دەواکرێ ئەگەر مەسەلەن ئەگەر یەکێکت خۆش نەوێ یەکێکت بەلاوە گرنگ نەبێت گلەی ناکەین بۆ نمونە گەر یەکێکمان خۆش بێڵم بۆ تەلەفۆنێکمان بۆ ناکەی بۆ هەواڵە ناپرسی پێشتر ئەو گلەیم کرد پێشەوەی بڕوا بەڵامی ترکە هەر ڕۆژ ئەو کاتە بەڵێن ئەوە ڕابردووە ئەو شعرم لەو کاتە نووسی بوو زۆر باشە شعرەکانت ئەوەنەی گوێبیستی بم ئەوەنەی بینی بێتم کەم و پوختن خۆی زۆر لەسەر ئەو بابەتانە ئەنووسی کە کەم و پوخت بنیان پەیامەکە بە کەمترین کات بگەێنیت وڵا خۆی کەم و پوختەکە باشترە جوانترە و پەیامەکەش زووتر ئەگات ئێستا من زۆر جار بیستومەتەوە یاخود پێیان وتوم بۆ نەبۆ کورتە نامە بۆ کوڕ و کچێک یەکتریان خۆشوێت یعنی تۆ ئەگەر من شعرم خۆشوێ شعری هەموو شاعیرەکانم خۆشوی ڕێزم بۆ هەمویان هەیە بەڵام تۆ ئەگەر شعرێک 20 دێر یان 22 دێڕ بێت یعنی تۆ ئەو جاری وای لە کورتە موبایلە جێی نابێتەوە ناتوانێت ئێستا من زۆر جار کاوانەی عاشقن یەکسەر ئەڵێن کوردۆ ئێمە شعرەکانی تۆ بەکارێنین میش زۆر بۆ دڵخۆشم و خۆشحاڵم بەڵام شعری جووا جوانە لە چەند دێڕێکی کورتە پوخت مانا بدا بەدەستەوە قفری هەبێ خۆی لە ئێستاە هەر لە زۆر شتا ئاواشت کورت کراوەتە بۆ نمونە لە ڤیددیۆی فەیسبووکە لە ڤیددیۆی ترە لە زۆر شتا ینی خەڵک وای لێ هاتۆ زۆر تااقەتی نەبێ مەسەن وەکوتوتت 20 دێر هۆنراوە بخوێنێتەوە دانیشێ بە دیار پارچەیەک ڤیددیۆ 20 دقە بێ ینی شتەکان هەمووی کورت کراوەتەوە تۆش لەو ڕوانگەەوە زیاتر سیرەکەی کە لەو ڕوانگەوە زیاتر سیرەکەم تەنانەت ئێسمە وەچی کورتە فلیمیشمان هەیە ینی فلیمی سینەمای سیرەکەی سعات نیە 2 ساعتە تێگەی ئەوانە بەڵام ئێستا کورتە فلیم یانی سیرەکەی هەر فلیمە هەم ناوەڕۆکی جوانە هەم بیرۆکە دەرهێنەری فلیمەکە ینی سیرەکەی لەماوەی 20 دقە ئەگەێنێ پەیامی خۆی ئەگەێنێ شعریش تا کورد و پوخت بێت جوانترە بەڵام ماندووبوونی زۆرترێت تاکو مانا بدا بەدەستەوە وازە لەگەڵ کێش و سەروا و ئەو شتانەیە چۆنێت ینی زۆر بەلاتەوە گرنگە زۆر بەکاریانە هێنی بەتاکیت ئەوە زۆر زۆر گرنگەوە ماندووش دەکات بۆ منە بڕگە و قافێ زۆر زۆر ئەساسە تێگەی تۆ گەر وەزن و قافەی نەبێت ینی بەتایبەتی من لەبەرەوەی ڕۆمانتیک زیاتر ئەنووسم وەتە لەسەر فۆرمی ڕۆمانتیک زیاتر ئەنووسی بەڵێ بیرۆکەشی ینی تۆزێک قورسە زۆر کەسیش ینی ناتوانێت ڕۆمانتیک زیاد بنووسێ ئەویش بەهۆی بڕگە و قافێ وەزن ئەوێ هەرسێکیان پابەندی پێەوە دەرنەچیتیە زۆر باشە ماوەی چەندێکە دەستت کردو بە نووسینی شاعر مەسەڵەن کەی بوو ئەو کاتێک کە ئیتر لای خۆت ئەو بڕیارەدا کە شاعر بنووسیت کە ئەو هەستت هەیە بۆنی کە مەسەر کاغەز من ئەم شتانە ئەزانم بۆ نینووسم من خۆی هەم چەند جاریکە ژۆ پرسیارم لێ کراوە بەڵام من زیاتر لە نەوە کە دەستم کرد ئەو کاتە بڵین لەسەر کاغەزی سادە بوو ئیتر شتەکانم ئەنووسی باید ڕاستیەکەی بڵم کاغەزی نامەنووسینەوەی دڵاری دڵ و گوڵانێکیاوە ئیتر جارجار خۆم خەریکەکە شتێکی بچکۆلا دەمەنێت لەوێ ئەو کاتە زۆر کەم بووە ینی گەنج بوویت بەڵێ هەشتاویەکم خۆم یەکی 5 لەدایکم تانەوەە 7 ساڵ ساڵ بوو ئیتر لەو کاتەوە ئیتر من زیاتر شعرەکانی ئەحمەد محەممەد زۆر حەزم لێ بوو ئەم خوێندەوە هۆگری بووم کە ئەکرا بە گۆرانی ئەوانە تر لەو کاتەوە وردە وردە لەسەر کاغەز دوای ئەوەی تر چوون کتێبی شعری ماکڕی ئەم خوێندەوە حەزم بە خولیای شعر کرد و دوای ئەوە من لەوە فێر بووم کە بتوانم هەوڵم داکە چەند دێڕێک بنووسم دوای ئەو بە دوای کاک هەرێم یاسین ئاگەڕام لە ساڵی 9 بۆ 2000 ئەوە بوو کاک هەرێم یاسین لە مەکتەب ڕێخستنی سلێمانی داوامیەکرد ژمارەیەک لەسەر کتێبەکەی بوو کە کڕی بووم هینی نووسنگەکەی ئەوێ بوو وتی ئەو لێرە ئیشەکە ئەو بوو من چوون بۆ ئەوێ بۆ لای
ئیتر یەکتریمان بینی و لێرە زۆر زۆر سپاس یەکەم کە ئەرک و ماندوو بوون مادیەنە بەس هەڵەچنی تایپی کۆمپیوتەر مەطبعە ژمارەی سپاردن کە چوین بۆ وەزارەت بەیەکەوە هەمووی هاوکارم بوو لە کتێبی یەکەممە کتێبی دووەمیشم کاک نزار ناشاد کرد. کتێبی یەکەمت ساڵی چەند بوو؟ کتێبی یەکەم ساڵی 2005 بوو یەکەم بەرهەمم بوو. باش یەکەم بەرهەمت کە نووسید یەکەم شت کە نووسید پیشانی کێدا کەسێکە بوو پیشانی بیت مەسەڵەن بڵێ ئەم شتەم نووسیوە بۆ کێت نووسی ئەگەر ئاسایی بێت کەسەکە کێ بوو مەسەڵەن سەرچاوی ئەو نووسینی شعرەی تۆ مەسەڵەن چی بوو کێ بوو؟ کەسەکە لە دەرەوە ئەو کاتە قسەمان کە بەس ناتوانم نایبم بۆ ئەو کەسە تایبەتە بوو واتە کەسێکی تایبەتە بووە لە ژیانی تۆیە کە بێت بە سەرچاوی ئیلهامی تۆ بە سەرچاوی شعرەکانی تۆ. بەڵێ بەڵێ ئیتر دوای ئەوە معاناتی خۆشم هەردووکمان ینی بۆ خۆم و ئەو کتێبیەکە یەکەم شعر پیشانی ئەوە کە نووسی بوویت بۆ ئەوە نووسی بوو پیشانەدا بۆشم بێت کە زۆر خۆش بوو کە ئیتر دوایەوە تەوزیعمان کرد بەسەر کتێب فرۆشەکانە چەند عادەدێکم بۆ خۆم دانا یەکسەر چووم پێشکەشیەوەم کرد. باشە هیچ شعرێکت بیرماوە یاخود پێتە ئێستا هی ئەو پەرتوکەتی ئەو کاتە بۆمان بخوێنیتەوە؟ بەڵێ پێم نییە بەسەر باش چاوەکانم پڕ لە گریان چاوەکانم پڕ گریانن ماوەیە کە خۆ دەزانم گوڵم بۆچی تۆ دیار نەبووی وەری گوڵی باخی ژیانم خۆ لە بیرمە بۆ چەند ساڵێک خەوم نەبوو بۆ جوانی تۆ ڕۆژگاریشم وەکو شەو بوو کە نەم ئەدی باڵاکەی تۆ یادەکانم دوای دابڕان مەرگی دووری و جودایی بوو بۆ نازداری و دڵسۆزی تۆ چاوم وەکو ڕووبارێک بوو چاوم وەکو ڕووبارێک بوو. دەستخۆش کا کوردە بزانم کێ یارمەتی دەرت بووە لە خێزانەکەت لە هاوڕەکانت باسیەوت کرد کە کۆمەڵێک شاعری زۆر یارمەتی دەری تۆ بوون لە دەرەوەی خێزانە بزانم کێیتە لە خێزانەکەت لە ماڵەوەتان کێ یارمەتی دەرت بووە کێ پێی خۆش بووە بنووسیت؟ بەڵێ خۆی لە ڕاستیە هەمویان پێیان خۆش بوو وە زیاتر ئەوەی کە شێعرمە ئەنووسی گوێ لێ ئەگرتم براژنێکم بوو براژنەسان ئەم سڵاو ڕێزم هەیە بۆی لێرەوە زۆر زۆر مەمنونی هەم وە زۆر زۆر یارمەتیشی هاوم هەر لەوەی نەکە گوێ لە شعرەکان مەگەر هەمیشە تەرجیعکردم هانی ڕێزمان هەیە بۆی زۆر سپاسانەکەم هانی ئەدام ئەوی تۆ بەردەوام خەریک بە ئەبیت بەشت وە براکانم بە هەمان شێوە هاوکارم بوون کاک محەممەدی برام بە تایبەتی وتێتی بەردەوام بە ڕێنمایی مەکا لە وەزن و بڕگایان شتی دووبارە نەڵێم هەمویان بە تایبەتی خوشکەکان بە خۆ دەزانین خوشک هەر دڵسۆزە حەزەکە برای بە باشترین شێوە ببینێ هەمویان دڵخۆشن دڵشادن چاوی هەمویان ماچەکەم زۆر زۆر. کەسی تر هەیە لە خێزانەکەت ئەم بەهرەی تیابێت کا کوردە لە خێزانەکەی سەبۆ لە خوشکە زاکانت لە برازاکانت کەس ئەم ڕچکەی تویان گرتووە؟ لە خوشکە زا و براوشتەکانمان نەوەڵا زۆر ئەوان هیچ لەو بەهرەیانتیان نیە بەڵام وەکو منتیقی پێنجێنی خۆم سپاس بۆ هەموو پێنجێنەکانی خۆم لێوێ شاعیری باشمان هەیە و مفتی پێنجێنی یەکێکە لەوانەی کە قوتابخانەیەکی کوردیە هەر ئەو کەسانی لە پێنجێنی ژەژین هەر کەسانی باشن ینی خۆم لە نزیکەوە زۆر بەیانە ناسم هەمویان بەڕێزن باشن بەڕاستی ڕێز و سڵامانێ بۆ پێنجێنی عزیز. زۆر زۆر سپاس ئێوە عزیز. مەمنون. کا کوردۆ بزانم شعر پێویستیە بۆ کا کوردۆ یا خۆ تەنها حەزێکە؟ شعر بۆ من زۆر زۆر پێویستە و ئەتوانم بڵم وەکو خۆراک بۆتە بەشێک لە خۆراکم مرتاحەبم پێی دەروونم ئارامە بێتەوە دڵم تەنگ نابێت دڵم ئاسوودا بێ هەر کاتێک بێتاقەت ئەبم بیری عەشقێک خۆ شتێک مەکەوێتەوە دەچەبم بۆ پێنووسەکەم و تاکو چەندێڕێک بنووسم ئیتر بەتاڵە بمەوە. ئەگەر هەر کاتێک بۆ نمونە بیری شتێکی ناخۆش بکەی لە ژیان تا شەرت نییە بۆ نمونە هەر عاشق بێت لەوانەیە هەر شتێکی تر بێ بەسەر تۆیە هاتی بێ ناخۆش بێت
هیچ لە شارە کۆنەکانت ئەخوێنیتەوە بۆ نمونە ینی پێی مرتاح بیت یاخود هەر یەکسەر شعرێکی تازە ئەنووسیت؟ وەکو ئەو حاڵەتەکە باسەکرد ناشتی پێشتر ناخوێنمەوە بەڵام کە ئەچم بیر لەو مۆزوعاکەمەوە کە ئەچمە سەر ئەوەی شعرەکە بنووسم لەو بیرام لەو هۆشام ئەچمە ناو قوڵایی ئەو مۆزوعە ئیتر دوایەوە وشەکان داڕێژم و شعرێک کە تازە ئەنووسم. باش قەت بۆ خۆت ئامادە بکەی بۆ شاعر یاخود ئامادەکاری ناوێت شعر؟ بۆن منە جاری وایە لە بازارە ڕووداوێک ئەبیرم ئەوە شوانە زیاتر لە ماڵەوە لە تەنایە زۆر شوێنێکی ئارام ئیتر دانیشم بە ئیسراحەت بەڵێ ئەبێ ئامادەکار باشە بە زۆر داژی هەیە یەکسەر وتومە ئەو کاتە ئەگە پێنووسم پێ بووبێ بەزەگە پێنووسم پێ نەبووبێ موبایلەکەم دەرهێناوە یان زۆر جاش قسەیان بۆ کردوم برادەڕشتم وەڵام وشدیان هیچ وام هەست کردو کە کەس قسەم بۆ ناکات تا شعرەکەم تاوا کردووە ئیتر دواتر خەزم کردو و چاکم کردو. زۆر باشە بە گوێبیستی پارچەی شعری دیکە بین کات کوردە چاو خۆش بێ. بۆ شێواندت ئەم ئەوینە زەمانێکە چرۆ ئەکا نەت هێز چرۆ ببێ بەگوڵ بەدەستی کەسێکی ترژاکە ئیتر چۆن پێت بڵێم هەناسەمی کە هەناسەی تۆ ژەهر بێ خوێن و دڵوی ناش و پیست بە خیانەت تۆ ئاسوودە بێ بە خیانەت تۆ ئاسوودە بێ. کاک کوردۆ بۆ هەمیشە گریان خەم دابڕان شتە ناخۆشەکان سەرچاوی شعرەکانی تۆیە ئەنی بە ئێستاشەوە هەر لەناو ئەو شتە ناخۆشانەیە ئەژیت؟ وەڵایی ئێستا ئێستا تۆزێک باشم بەڵام پێشتر ئەوەنە تەسیراتی بوو لەسرم وا هەستەکەم کە خیانەتێکی زۆر گەورە یاخود شتێکی لە ژیانم بردووە بە نای ناحەق بێ ئەوەی خەتایەکی منی تیا بێ بێ ئەوەی من زەرێکم بۆ ئەو هەبێ زۆر جار لە شعرەکانمە ئەو پەیامە ئەگەیەنم. هیوادارم ئەو شتانە دووبارە نەبێتەوە لە ژیانی تۆ هیچ کەسێکیشە. باسی پێشتێخان بیرم چوو زۆر جار کە شعری خۆشەویستی لەمەڵێ نا ئەومان بۆ مەڵێ تۆ بە کوردۆی دابڕان ناو دەرکردەوە شعری دابڕانم لێ. هیوادارم ئەو لەقەبە ئەو شتێکی ئاڵێن دابڕان کوردۆی دابڕان ئەوە لە تۆ داببڕێت هەمیشە بە شاعیرە سادەکە ناسراوی با لەمە دووە پێش بەرنامە باست کرد کە لەمە دووە گۆڕانکاریەکەکەی لە ژیانتا بە کەسێکی خۆش بەخەتر بناسریت شعرەکانە دوا بێت کە ناخەت خۆش بەخەتر بۆ ئیشەڵا هەروە ئەبێت چونکە کەسێکی باشی لەو ڕێژکێش ڕزگار بێت چکە شاعیرە بێ هەموو جۆرەکان بنووسێت هەموو بوارەکان بنووسێت بۆ نەدابڕان بێ خۆشەویستی بێ ئاژبوونەوە بێ دووری بێ بەڵام منیش حەد لەمکان تا ئێسەوام کردووە و دوو بەرهەمیش حازرە بەڵام لەمەش سێمێنە زۆر گۆڕانکاریم کرد. زۆر باشە باسی تەنیاییەکەیت هەمیشاڵی مەسەم پێویستم بە تەنیایی حەزم لە تەنیاییە بزانم تەنیایی بۆ تۆ سەخت نییە کا کوردۆ؟ تەنیایی سەختە بەرگەگرتنیەوێت بەڵام زۆر جار وا پێویستەکە کە تەنیا بم چونکە لەو تەنیاییە فێری زۆر شت بووم. باشە فێری ئەو بووم کە بژیم فێری ئەوە بووم کە بەرگەی برسێتی بگرم فێری ئەوە بووم کە بتوانم چۆن شەو و ڕۆژ بە تەنیا بەسەر بەرم ئیرادەیەکی باشی پێبەخشیم بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە پێشەوەی بێن بۆ ئێرە کەسێک کە زۆرم خۆشەوێت لێرۆ چاوی ماچەکەم پێم و یەکەم کەس بوو کەوتمەچم بۆ بەرنامی تەلەڤیزیۆنی و شارێکیشم بۆ ئامادە کردووە لە دواتر ئاگەکار بوو پێشکەشیەکەم ئێستا تەنیانی میان. باشە زۆر باشە کا کوردۆ بسام لەگەڵ کۆڕی شعریدا چۆنیت ئەوەی لە سوشیال میدیای بەڕێستانەوە ببینم دوای گەڕانەوەت لەم نەخۆشی و چارەسەر وەرگرتنی چارەسەر کۆڕی شعریت کردبوو بزانم لە بەرنامەتە کۆڕی شعری تر بکەیت و هاوکارانت کێن بۆ ئەنجامدانی ئەو کۆڕە شعریانە و تا چەند گرنگە کۆڕی شعری بۆ شاعیر؟ بەڵێ لە ڕاستیە من دوو کۆڕی شعریم کردووە لە ماوەی ئەو تقریباً ئەگەر هەڵم نەکردبێت
5 بۆ 6 مانگە بەڵێ. یەکەم کۆڕیانم کاک ئاکۆ شارۆشی لێرە زۆر سپاسیەکەم و دووەم کۆڕشیانم نسرین تەنیا ڕێکخراوی CDO چەند مانگ و نیو 2 مانگێکە بێت لەمە پێش 2 کۆڕم کردووە و بانگیشان کردوم بۆ کۆڕی کە لە شار و شارۆچەکانیکەوە چاوەڕێی ئەوم کە جوابێت و ئامادەکاری بکرێت و بچم وەکو گرنگیش زۆر گرنگە زیاتر خەڵک گوێت لێ ئەگرێ و بۆ شاعیرەکە زۆر دڵخۆشە بێت چکە بەڕاستی ماوەیەک زۆربەی شاعیران پەراوێز خرابوون منۆ کاتی یەکەم کۆڕم بۆ کرا زۆر دڵخۆش بووم هەرچەند زۆر ئەترسام یعنی جورئەتی ئەوەم نەئەکرد کە کۆڕ بکەم هەموو هاوڕێکانم سپاسیانەکەم ماشەڵڵا زۆرن ناوەکانیان یەکێکیان بیر پشێک لێ یەکەم بەزم چاوی هەمویان ماچەکەم هەمویان هاوکارم بوون دەستیان خۆش بێ ئیتر بەس ئەو کاتە زۆر متاحی زۆر خۆشی و بە سپاسیشەوە چاوی هەموو هەوادارانم خۆم ماچەکەم کۆڕەکانم زۆر قەرەباڵق بۆ میوانی زۆر لێ بوو زۆر باشە بزانم بەرهەمت نوێترین بەرهەمت چییە کاک کوردۆ نوێترین بەرهەمت دیوانی شعریە نامیلکە شعرا هیچ بەرهەمێکی تازەت هەیە کۆڕی شعریە چ شتێکی تازە وەکو کۆڕی شعری بانگیان کردوون بەڵام حەز ناکەم ئەو نەزوو چکە ئەمە با 3-4 مانگێکی بەسەرا بچێت چکە ئامادەکاریشی ئەوێت ئامادەکاریشی ئەوێت و خەڵکیش هەمووی بەڕاستی ماندووە ئیشی هەیە کاری هەیە ئەبێ ئێمە سەعات 3:15 ئەبێ ڕەچاوی ئەوانش بکەین ئەبێ کارەکەی جێبێ هەڵێت بێت لەبەر من هەرچەند من دڵم عاجز نابێت بەڵام وەکو ناخۆشی ڕاستە کۆڕ چۆڵ بێت مرتاح نابێت ئەمە ڕاستیەکە من ئەیڵم هەموو شاعیرێکیش وایە چکە تاتەوە کۆڕی قەرەباڵغ بێت دڵخۆشتری شادمانتری وەکو بەرهەمیش بەڵێ پێشترەوە ئیشارەیەکی بچووکم پێیا 2 بەرهەمی کەم حازرە بەڵام چاپم نەکردووە جارێ وتت لە پرۆگرامێکە بینیم وتت سپۆنسەرم نییە ئێوەی شاعیرانیش پشکی شێرتان بەرەکەوێ لەو بێ سپۆنسەری و لەوەی کە کەس دەستان ناگرێ بەداخەوە وڵی بەتەکیت چکە من جگە لەوە ینی من وەکو وەزارەتی ڕۆشنبیریش مەعاشم نییە بۆیان نەکردوم و ئەوشی ئەو هاوڕێ شاعیرانم ئەو نووسەرانەی کەم کە لە وەزارەتی ڕۆشنبیری موچیان هەیە بڕابکە لەوەش بەشی مەسرفی ماڵ و مناڵشتیشیان نەکە ینی شاعر هەیە کرێچیە شاعر هەیە بۆ مناڵی تەلەبەی هەیە سیان چوارێک ینی تۆ ئەگەر 400,000 بێت 200 با بەکرێخان و بۆی زۆریش لەسەری نەڕۆنشی تەڵی نەکەین خۆی جگەرە کێشە ڕۆژی 1000 یا بەجگەرە 30,000ەکە سێ مناڵی هەبێت 9,000ەکە ئەمە بەڵام لە کاتێکی هاوکاریەکە ینی بۆ شاعیران وەکو هاوکاریەکە گەرەوەی هەڵە نەبم ینی وەکو ئەوە نییە مەسەل لە موچەیەک بێ کە تۆ بتوانی بەڵێ هاوکاریە بەڵێ ئەگینا سپۆنسەر بەڵێ هاوکاریە ئیشێکی زۆر باشە بە زۆکەوەی کەوت پشکی شێرتان بەرکەوتووە بەڵێ چونکە لە ئێستا ینی زۆرێک لە هونەرمەندانیش ئەو کێشەیان هەیە زۆرش لە دەرهێنەرەکان ئەو کێشیان هەیە ینی کە سپۆنسەریان نییە بۆ بەرهەمێنانی کارەکانیان زۆر ڕاستە من دەرهێنەرەکانیش هەمووی هاوڕێ من کاگازات پێنجێنی کاگ بەرهەم دوێنێ لەگەڵ مابوو کاگازاد و کاک بەرهەمیش لە پارکی ئازادی و یانی فلیمی کورتە فلیمیان هەیە بەڕاستی سپۆنسەریان نییە تاکو کورتە فلیمەکە بکەن ئەوەی کاک بەرهەم سپاسێکم ئێوێ کورتە فلیمێک خۆم پێشنیارم کرد کە لەسەر ژیانی من و ڕۆژانم بەتەمای ئیشە بکەین ئەگەر سپۆنسەرێکمان بۆ بکەن شتێکی زۆر جوان دەرەجێت چووکە ئەوەی کە بەتەمان بیکەن لەسەر ژیانی منیش بێدرۆ ئەوەی ڕاستی بێ لە ژیانمان ڕوویدا باسیکەیت ئەوە بیرۆکەکەی بەڵێ زۆر بەس ناو ناوین خوازراوە بێن چکەوە شتێکی نەشیاوە جوانتریش ئەبێ وابێت وایە چونکە لە ئێستاە مەسەلەن تایبەتمەندی کەسەکان هەر کەسە و تایبەتمەندێکی خۆی هەر کەسە لە ژیانی تایبەتی خۆیەتی بیر لەوە ئەەکەیتەوە تۆ زیاتر شتێکی باشەکەیت کا کوردۆ شتێکی ئەو تۆم نەماوە زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ میوانی ئێمە بوویت مادوومان کردیت ئەگەر شتێکت مابێ پێم خۆشە باسی بکەیت و دوای ئەوە بە شعرێکی خۆت کۆتایی بە پرۆگرامەکە هێنین
زۆر سپاس دەستان خۆش بێت من هیچم نەماوە سپاسی ئێوەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم و سپاسی هەموو کامێرەمان و ئەندامانی کەناڵەکەتانەکەم ئەرکتان کێشە بۆ ئەم چاپێکەوتنە دەستان خۆش بێت و ماندوو نەبن. زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ کاک کورد و عەبدوڵای شاعیر کە ئەمڕۆ لە ئێمە میوان بوو تا پرۆگرامێکی تر هەر شاد بن بە شارێکی کاک کوردەوە کۆتایی بە پرۆگرامەکەینی. ئەڵقەی پەنجەت لە دەستایە و هاتووی ئەڵی شوم کردووە لە جیاتی من کەسێکی ترت بۆ خۆت دەست نیشان کردووە پێم ناڵی کوا ئەو پەیمانەی وتمان وەک پەروانەوا بین یا بۆ یەک بین یا پێکەوە بەرەو خۆری مەرگ ئاوا بین کێ وەکو من خۆشی ویستووی لە دڵما جێی بۆ داناوی هەموو ڕۆژێ وەکو شانە پەنجەم قژی داهێناوی قەت پێت ناڵێم تۆ بێوەفای دنیاش لەلام هەور و هاشە خۆ ئەزانم وەکو شوشە دڵ بەجارێ ورد و خاشە ئێستا ئەگەر دووربی لە من هیوای خۆشبەختیت بۆ دەخوازم بەڵام خەمی شەوانێکمە کە من بێتۆ زۆر بێنازم کە من بێتۆ زۆر